من لێرە هەموو ئەو دەنگویانە ڕەت دەکەمەوە و دوورە لە ڕاستیەوە بە هیچ شێوەیەک هیچ کەس و لایەنێک داوای وای پێشکەش بە سەرۆکاتی شارەوانی سلێمانی نەکردووە و هیچ کەسێکی ناتوانێت ئەو داوای پێشکەش بە سەرۆکاتی شارەوانی سلێمانی کە چونکە باخی گشتی مێژووی شاری سلێمانی سیمای جوانی شارەکەمانە ساڵی 1930 ئەم باخە دروست کراوە تا ئێستا پارێزگاری لێکراوە. من بۆ چوونەکەم بۆی هەندێک سایت و پەیج بۆ ئەوەی کەوایە لایکیان نەبێ هەواڵەکان یان بخوێنەوە بۆی ئەم بابەتیان بڵاوکرێتەوە ژینە ئەم بابەتە زۆر دوورە لە ڕاستیەوە بەداخەوە ئەوە نەحەقیە کاکرێ بەرامبەر شاری سلێمانی یەکەم و دووەمیش بەرامبەر سەرۆکاتی شارەوانی سلێمانی بە هیچ شێوەیەک پرۆژەی وانی وە هەر ڕێنمایەکان و یاساش ڕێگە پێ نایە تۆ باخێ بکەی بە بینای بازرگانی.